مامۆستایانی زانکۆی سلێمانیش چوونە پاڵ مامۆستایانی مانگرتووی دیکە کە داوای پێدانی موچە دەکەن لە کاتی خۆیدا. ئەم زانکۆیەش وەکو دەیان خوێندنگەی بنەڕەتی و ناوەندی چارەنووسی ساڵێکی خوێندکاران دەبەسرێتەوە بە پێدانی موچەی مامۆستاکانیەوە. ڕۆژی دووشەممە بەشێک لە مامۆستایانی زانکۆی سلێمانی بەهۆی پێنەدانی موچەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو. لە یادداشتێکدا دەڵێن تا حکوومەتی هەرێم موچیان پێنەدا بەڵێنیان داوە نەچنە هۆڵەکانی خوێندنەوە. هەلومەرجەکە ئاشکرایانی هۆکارەکانی چیەکە مامۆستا بایکۆتەکە یا بایکۆت نەکات. بایکۆتکردنی مامۆستا کەس گومانی لەوە نییە کە مافێکی خۆیەتی لەبەرەوەی مافێکی ڕای خۆیەتی کە 5 مانگە موچەی وەرنەگرتووە کە پێویستێتی پێداویستێکی لە پێداویستە سەرەکیەکانی ژیانی مرۆڤەکە قوتی ژیانی لەسەر وەستاوە. بەپێی پێوەرە زانستیەکان کە وەزارەتی خوێندنی باڵا دیاری کردووە پێویستە لە ساڵێکدا زانکۆ 900 کاتژمێردەوام بکەن و ئەگەر بێت و ئەم مامۆستایانە مانگێک دەوام ڕابگرن ئەوە ئەو ساڵەی خوێندن حساب ناکرێت بۆیان. بەشێک لە مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە، بەڵام ئەو بەشێ لە مامۆستایان تا ئێستا ژمارەکەیان بەو ڕاستە نییە کە کاریگەری لەسەر وەستانی خوێندن هەبێت لە زانکۆی سلێمانیە. تەمە ناکەین کە مامۆستایانە بگەڕێنەوە و پرۆسی خوێندن بەردەوامی هەبێت. ئێستا زانکۆی سلێمانی زیاتر لە 24,000 خوێندکار تێداوانە دەخوێن و بۆ بەفیڕۆنەچوونی ڕەنجی ئەمساڵیان داوا دەکەن بە زووترین کات لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاری مامۆستاکانیانەوە بچن. ئەگەر بێت و بایکۆت بکرێت ینی شاهدەکانمان ئەو توژنەوانی کە ئەنجامێن هەموو یەکەوێتە مەترسیەوە بۆیە داوا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەین بە زووترین کات چارەسەرێکی ئەم بارودۆخە بکەن. هەروە دێت و دواکەوتنی موچە درێژە دەکێشێ. لەگەڵ ئەم دواکەوتنەدا ژمارەی خوێندنگە و زانکۆکانیش زۆر دەبن کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن. بەمەش ئەگەری حساب نەکردنی ساڵێکی خوێندن تا دێت زیاتر دەبێ. کارزان تارق NRT سلێمانی.